ئێمە کێشەی کرێمان هەیە کێشەی 120مان هەیە دوکانی کڕین و فرۆشتنی بەسەردا دەکرێت 120 دێتە سەرێ ئەوە 120 ئاغدەکانمان لە 2012 بۆ نوێ نەکراوەتەوە بۆ نۆ دانە ساڵ دەچێت ئەوانە نێتیان باش نەدەنەدە بۆ ئاغدانەمان بۆ نوێکەنەوە بۆ مەسەلە کرێەکەژە کرێەکانمان بۆ دابەزێنن ئەوە چاوەڕوانی ئەوەی دەکەین بۆمان دابەزێنەکە بۆشمەدانە بەزێن هەرەوە هەڵویستی سەرجادەمان دەبێت دێنەوەیەەکە لەوانی هەتا 600 دوکان 700 دوکان دەبێت بەس بازاڕێی نیشتیمان تاوانیش ئاینی کێشەی ئێمەیان ئێوەکویە گرفتی ئەمە ئەوە یەکەم زارمانیە گرفتمان بێ کرێکانمان لەگەڵ ڕۆژگار ناگونجێت چکە ئەوڕۆ بازار زۆر دابەزیوە نرخی فرۆشتنەوە زۆر کەم بووە ئەو کرێژ ناتوانێت دوکاندارەکان ئەو کریانیان پێ نادرێت ئەو کۆمپانیای خۆشی بەڵێنی بە حکوومەتیش دابوو بە ئێمەش دابوو کە کرێکانمان بۆ کەم کاتەوە بەڵام ئێستا کەمی ناکاتەوە مەجبور ئێمەش ناڕزایی دەربڕین بەرامبەر بە کۆمپانیا هەتا ئەو کاتێک کرێکەکەمان بۆ دادەبزێن چکە ئێستاش بچینەوە ژوورێت جارش کە کرێکانمان بۆ ناتوانین دەستەبەری کرێکان بکەین دەبێت مەجبور جارشکە بینەوە سەرزادەی ناڕزایی لە دژی کۆمپانیاکە بەرزکەینەوە بەپێی توانای خۆشمان بەپێی ئەو دەسەڵاتەی هەمانە هەوڵماندایە کێشەکانیان چارەسەر بکەین ئێمە لە دوای بابەتی کۆڕۆنە و کەرەنتین و کە بێ ئیش بوون دیارەوان هەندێک کێشیان هەبوو ئێمە لە هاوینی ڕابردوو دیشتان لەگەڵیان کێشەکانمان چارەسەر کردو بە ڕەزامەندی ئەمدا بەڵام دیارە کێشیان لە گرێبەستەکان هەیە لەگەڵ خاوەنی بازارەکە لەگەڵ خاوەنی ملکەکە ئێمە بەڵێنمان پێدان لەسەر بەڵێنەکانی خۆشمان کە کێشەکان ئەوەی لە توانای مەداگی چارەسەری بکەین لەبەرەوەی خۆتان دەزانن بابەتی یاسایی ئێمە ناتوانین بڕیاری لەسەر بدەین بەڵام دەتوانین هاوکاریان بین دەتوانین وەکو پارێزەرێکی ئەو کاسبکارانە بەرگریان لێ بکەین بەرگری لە مافەکانیان بکەین ئەگەر مافیان خۆراگیتن